کارەساتێکی دش بە مرۆڤایەتی دش بە ئینسان دش بە کورد بوو شەیدبوونی ئەم پۆلە تەنها لەبەرەوەی کورد بوونە لەبەر هیچ شتێکیکە نەبوو کۆمانە هیچ تاوانێکیان نییە. ئێمە کاتێککە خەباتمان کرد بۆی کوردستانێکی ئازاد و پاک بەبێت چەک و بەبێت تەقە و بەبێ شەڕ هەڵبژێرین بەڵام بەداخەوە ئێستا لە چەند لایەکەوە داگیرکەران دەیانەوێت ئەم پارچە یا ئەم ئازادیە یا ئەم پارچەی کوردستانمان لێ بشێوێنن چ بە تیارە بێ بە تۆپ بێ چ بە جۆرێکی تری ئیرهاب بێ ئەمانە هەمووی دژمنایەتی خۆیان توپاتەکەنەوە جارێککە ئێمە بە توندی ئیدانەی ئەم جۆرە کردەوەانە ئەکەین بۆ پێشمان وایە کورد لە هەر کوێ بێ دژمنەکانمان هەوڵوامان لێکە بۆیە ئەمە باشترین بەڵگەیە باشترین دلیلە بۆی کورد ڕیزەکانی خۆی یەک خاتەوە چیتر ئەم لایەنە سیاسیانەم لە کێشە و گرفت لەسەر پلە و پۆست و ئەودا دروست نەکەن بۆی بەیەکەوە یەکریز بن تا بتوانین جوابی دژمنەکانمان بدەین دڵنیاتانەکەم دژمنەکانمان یەکریزن بۆ گیان ئێمە نایەکریزین بۆ وەران بە دژمنەکانمان بۆ ئەم کارەساتانە ڕووەدا. من وەکو خۆمان وەکو مەڵبەت بێدەگرین هەر شەو بەیاننامەی دانە دژی ئەم هینە بەیاننامەمان دەرکردووە هیوادارم ئەلامەکانی ئەوەش بیبینن هەر لایەنێکش لەم کارەساتە بێدەنگ بێ خراپ وە بەیانێکمان دەرکردووە توانی بیخوێنیتەوە وەکو مەڵبەندی 24 ڕاپەڕی. سپاس بۆ هەموو لایەکتان دەستان